بەڵێ چییە ئەمڕۆ ئەمیندارەتی گشتی نەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری ژینگە راپۆرتێکی بڵاو کردوتەوە سەبارەت بە بارودۆخی ژینگە ئەمڕۆ لە جیهانداوە هەروەها لە ئەو راپۆرتەدا هۆشداری دەدرێت لەو بارودۆخی کە پلەی گەرما و زیادبوونی گازی دۆمۆکسیدی کاربۆن زیانێکی گەورەی گەیاندوو و هۆشدارێکیان بە ئاراستەیەکدایە کە پێیان وایە کە ئەمە حاڵەتێکی مەترسیدارە بۆ سەر گۆی زەوی. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە کە لە کۆی سەرجەم ئەو وڵاتانەی کە بەڵێنیان داوە یان پابند بوون بە ڕێکەوتنامەی پاریسەوە تا ئێستا تەنها 75 وڵات راپۆرتی لەسەر ئەو ڕێکارانە بەرز کردوێتەوە کە گرتویانەتە بەر بۆ کەمکردنەوەی دەرهاویشتنی گازی ئۆکسیدی کاربۆن و هەروە دابەزاندنی پلەی گەرمە لەسەر گۆی زەویدا. هەروەکو ئاماژەی پێکراوە لە راپۆرتەکەدا کە ئەو 75 وڵاتی کە پابند بوون بەوەی کە تاوەکو کۆتایی ساڵی 2020 راپۆرتەکانی خۆیان بەسکەنەوە تەنها بەرپرسن لە بەرهەمهێنانی لە سەداسی گازی دۆمۆکسیدی کاربۆن و ڕۆڵێکی ئەو تۆی وای نییە گەربێت وڵاتانی تر هەمووی پابند نەبن بە ئەو ڕێکارانەوە یان بێت و ڕێکارەکان نەگرنە بەر بۆ دابەزاندنی پلەکانی گەرمە. هەروەک لە راپۆرتەکەش هەروە ئاماژەی پێکراوە تاوەکو هەریەک لە وڵاتانی ئەمریکا و چین و هەند هەڵنەسن بە گرتنەبەری ڕێوشێنی پێویست بۆ کەمکردنەوەی گازی دۆمۆکسیدی کاربۆن ئەوە هەوڵ و تەقەلای وڵاتانی تر سوودێکی ئەو تۆی نابێ بە تایبەتی ئەو سێ وڵاتە زۆرترین ڕێژەی گازی دۆمۆکسیدی کاربۆن بەکارهێنن. سەبارەت بە ئەو راپۆرتە سکرتێری گشتی ناتۆ یەکگرتووەکان ئەنتۆنیۆ گوتێرێس ئاماژەی بەوە کردووە کە راپۆرتەکە وەکو بەرزکردنەوەی کارتێکی سوورە بەڕووی گۆی زەویدا و گەربێت و وڵاتان پابنەوەن ئەوە بەرەو کارەسات من دەێن واروە سکرتێری ئەمیندارەتی گشتی ناتۆ یەکگرتووەکان بۆ کاروباری ژینگە ئاماژە بۆ دەکات کە مرۆڤایەتی لەم کاتەدایان ئێمە هەر هەمومان لەم کاتەدا وەکو وایە بە چاوێکی کوێرەوە بە ناو کێڵگەیەکی میندا بڕۆین بەهۆی ئەوەی کە ئەو وڵاتانش کە بە راپۆرتەکانیان بەرز کردوێتەوە بۆ نەتەوە یەکگرتووەکان کارێکی نوێیان دانەیان ڕێکارێکی نوێیان نەکردو تەنها ئەو ڕێکارانە بۆ کە پێشتر بەکاریان هێناوەیان ئەوانە بۆ کە پێش ئەوەی کە ڕێکەوتنامەی پاریس مۆر بکرێت ئەوان وەکو دەست پێشکەریەک ئاماژیان پێکردووە کە ئەمان ئەم کارانەیان ئەم ڕێکارانە دەگرنە بەر بۆ کەمکردنەوەی گازی دۆمۆکسیدی کاربۆن و دابەزاندنی پلەی گەرمە. هەروەکو لە ڕێکەوتنامەی پاریسدا ئاماژەی پێکراوە کە پێویستە وڵاتان یان سەرجەم وڵاتانەی کە ئیمزای ڕێکەوتنامەکەیان کردووە تاوەکو ساڵی 2030 پلەی گەرما یان دەراویشتەی گازی دۆمۆکسیدی کاربۆن لە سەدا یەک کەمکەنەوە بە بەراورد بە ساڵی 2010 بەڵام ئەوەی کە تاوەکو ئێستا کراوە کە ڕێژەیەکی زۆر کەمە و نەتەوە یەکگرتووەکانیش هۆشداری دەدات لەوەی کە ئەو وڵاتانە پێویستە ڕێکارەکانیان بگرنە بەر هەرچەندە تاوەکو دەست بە کاربوونی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا پێشتر دۆناڵد ترامپ لە ڕێکەوتنامەکە کشایە دوا بەڵام ئێستا ئەمریکا شاتۆتەوە ناو ڕێکەوتنامەکە و بڕیارەکە یان چاوەڕوان دەکرێت کە هەوڵ و تەقەلایەکی زۆرتر بدرێت بۆ ئەوەی کە کەش و هەوایان ژیگە زۆر لەمە زیاتر پیس نەبێت و پلەی گەرمیش نزمتر بێتەوە. ئەمە زانیاریەکان ئەگەڕێمە لای